چەکدارەکانی هاوپەیمانێتی بە سەرکردایەتی عەرەبستانی سعودیە بۆردومانێکی سووکی بنکەکانی حوسییەکانیان کردووە لە یەمەن هاوکاتی بەردەوامی شەڕەکان لە شاخەکانی ناوچەی نیهم. حکوومەتەکەی عەبدڕەبۆ مەنسوور کە لەسەر ئاستی نێونەتەوەیی دانی پیادانراوە هێرشێکی نوێی لەو ناوچە شاخاویەدا ڕاگەیاندووە کە دەکەوێتە ڕۆژهەڵاتی شاری سەنعای پایتەختەوە. ئەم هێرشەش بەشێکە لەو هەوڵەی بۆ دەست بەسەرداگرتنەوەی پایتەختی یەمەن دەدرێت. وێڕایی هێرشە ئاسمانیە زۆر و بەهێزەکانی ئەم هاوپەیمانێتی بە سەرکردایەتی سعودیەیە، بەڵام نەتوانراوە حوسییەکان لە باکووری یەمەن داببڕێنرێت. نەتەوە یەکگرتووەکان و ڕێکخراوەکانی تریش دەڵێن لەوەتای ئەم هێرشانەی هاوپەیمانەکان دەستیان پێکردووە زیاتر لە 9,000 کەس لە یەمەن کوژراون.